سەردانی ئاسایشی کانی گۆمەمان کرد چاومان بە هەموو بەندیەکان کەوت هەموو قاعەکان و لە تەنان ژوورە تاکە کەسیەکانیش ئەوەی ئێمە بەڕاستی جێگەی هەڵوێستە لەسەرکردن بۆ داواکاری زۆری سزادراوان عفو بەندیەکان ئەوە بوو کە داوای لێبوردنەکەن ئەوە کە مافێکی ڕوای خۆیانە هەموو بەندیەک تەمان بەپێی یاسای 2007 دەبێت 4 ساڵ جارێک لێبوردنی گشتی دەربکرێ ئێمە وەکو پەرلەمان یاداشمانداوتە سەرۆکاتی پەرلەمان و 72 پەرلەمان واژووی کردووە کە داوای لێبوردنی گشتیمان کردووە و لەگەڵەوەشدا پرۆژە یاسامان لە دەستپێکی وەرزی یاسادانانەوە داوەتەوە سەرۆکایەتی پەرلەمان و جەختمان بە هەمان شێوە لە سەرۆکایەتی کردووە کە بەربی خاتە بەرنامەی کارەوە لێبوردنی گشتی دەربکرێ لەبەر ئەوەی کە بەڕاستی هەم سزادراوان هەم زیندانەکان هەمووی لۆدێکی زۆر هەیە و بەرگرانێکی زۆریشی بۆ حکومە دروستکردەوە مافی بەندیەکان و سزادراوانی شەکە 4 ساڵ جارێک لێبوردن دەربکرێ تاکە داواکاری ئەوان ئەو بوو بەڵام ئەوەی کە ئێمە لای ئێمە جێگەی تێبینی بوو زۆربەی بەندیەکان و سزنەکان دادگاییان دوا دەکەوێت لە هەموو ئاسایشەکان وایە لە ئاسایشی هەولێر بە هەماشی هەمان گرفتیانە بوو و لە ئاسایشی دهۆکیش هەمان گرفتیانە بوو لە سلێمانیش هەمان گرفتێ بەداخەوە دادگاییکردنی هەر بەندیەک یا هەر سزنێک دوا دەکەوێت بۆیە داواکاری ئەوان ئەوە بوو کە بە ئێمە بتیانە 12 مانگەتیانە ساڵ و نیوە تیانە بۆ نمونە چەند مانگێک بەسەر ڕاگررتنیدا تێپەڕیوە بەداخۆ تاسا حاکم نەبین و دادگایی نەکراوە